بەڵێ جان ئێمە وەختی خۆی لە حەفتەی شوباتەوە ئێمە ئەو کوڕەمان شەید کرا لە بەردەمی لەقی نۆزدا بەڕاستی لەقی نۆزدا بۆتە لەم شارە بۆتە مۆڵەزەم بوو ئەم خەڵکە ئەمانە کۆمەڵێکن بە کرێژیراون کۆیلێن خەڵکە کوژن لە بنای دەسەڵاتەکانیان لە بنایەوەی سەر خوانەوە ئەمریان پێکەن تەقەب بکەن لە خەڵک گەرمیانە شەید کرد زۆر بەناحەق بەڕاستیەوەی ئەوان کردیان بە گەرمیان ئەلێن جوولەکە بە ئینی نەکردووە چوش ئێمانە زۆر بە دیکتاتۆری دروست بوونە سەرۆکەکان لیان یهانیانەکە لێ نابێ مەقەڕەکەتان بستێ نابێ مەقەڕەکەتان هیچی لێ بکرێت ئەمان کۆمەڵێکن بە کرێژیراون لە حەفتەی شوبات و مسکاڵان تۆما کردووە وا 10 ساڵە ئەم حاکم بەڕێزانە شتا ئێستا یاسا هەیە بەڕاستی یاسا بۆ خەڵکی سادا هەیە تۆ ڕۆژنامەنووسیی سەر ئێرانە بۆ دێ بتگرن بەڵام بکۆیسەکەی من زۆر بێدەنگن بەداخەوە ئەم حاکمانە وەختی خۆی سێنگی یاسایان خواردو کە خایەنەتی نەکەن لە هیچ کەسێک بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچی بۆی من نەکراوە بەڵێ من وەختی خۆی لەسەر لەقی نۆزدەی پارتی لە سەمسەما لەسەر محەممەد کەمال وقانە بەرپرسی لەقی نۆزدە بوو بێتە بەدەم دادگای پاچی خۆی بسەرمێنێ بەڵێ من وەختی خۆی ڕاستەکەی لێ بەرپرسی لە خۆ نۆزدە بوومە با بێتە پاچی بڵێ من بێباچین و ئەە منیش دڵم باشە بەڵام بەداخۆ ئەوی من ئاشکرای پارتی کوشتی شایدم شایدم ئەو مناڵیان کوشت خوار ڕسویانەکە ئیشڵاخوای ئەو گەرمیانە شوشی زۆر نەعەدالەتیان کرد بەرامبەر بە گەرمیان توش بە گولەی فیبی کێسی لیاندا و گەرمیانیان پێ سەرکەژیە بەداخەوە لە دڵم دەرناچێت قەت داواکاریم ئەوە ئەو خەڵکەی کە ئەوها بێ مەعاشە و بێ پارەیە بێ پولە لە هەموو کوردستانە خەڵک بە ئەم بێدەنگە بشکێنێت یعنی بۆ یعنی چی با خەڵک 3 مانگە مەعاش وەرناگرێت 2 مانگە مەعاش وەرناگرێت من بۆ پارە و پول نایکەم یعنی کە قساکەم بۆ ڕاگەاندنەکان بۆ دەسەڵات دەڵێ من بۆ بێ پارە نیم بێ مەعاش نیم من وەکو خۆم بۆ خۆمشاندنی سەتا سەری لەگە خەڵکام پێشڕەوی خەڵکەکەم با منی شەهید بم قەی ناکە لە پێناوی خەڵکای بە ڕزگاری بێ کاکە ئەم خەڵکە هەوا چۆنەژێ ینی تەنیا بۆ پارە دێتە بانجادە پارەوە نایانێ من لەگەڵ خۆپشاندانی بۆ پارە نیم بۆ پارە نایەن بانجادە من تەنیا ئەوە دێم یاسایە لەم کوردستانە بچەسبێ یاسایە بێت بۆ عام یەک یاسا بێ خەڵک نەکوژرێ خەڵک داوای مافی خۆیەکە دەدە بانجادە قەی چێکە مافی خۆیەتی وەڵام دەسەڵاتە بۆ کێشەی بۆ دروستە بێ کە بێ بڵێ خراپە ئەمان وا لە خاڵ دەدەن تۆ ئاژاوەچی تۆ جێرتێک دەری بەڵام خۆیان ئاژاوەچی خۆیان جێرتێک دەرن تووشی خۆیان کۆمەڵێک هاتونەتە سەر حازری بخۆیان لە ئێران پێینە دۆزیانە کرد پێڵیانە دووریەوە بەڵام هاتنە سەر کوردستان بخۆیان هاتنە سەر ئەم نەعمەت و شتە بە حرامی خۆن و ئیشەڵا خوای ئەو خەڵکە بێپارەیە خوا ڕسوا و دنیا و قیامەتیانەکە وەختی خۆی بڵێن ئامر قەبز دەرچوو ئەوانە دۆسیەکەم لە کەلار بوو نەقڵ کردەوە چەند ساڵ 10 جار ئام قەبز بە محەممەد کەمال دەرچووە بەپرسی لەقی نۆزدە بەڵام بەداخۆتە ئێستا ئامادەنی بێتە بەدەم لە دادگای چەمچەماڵ کە من ئەمڕۆ ئەو شەید هەم لە چەمچەماڵ کوڕێک دوای شەید گەرمیان ئەو من دوای شەید گەرمیان بێتە تەبایە و خۆشی و خەڵک گەرمیان بەڵام بەدواخەوە شەید ئەدەمیشان شەید کرد لە چەمچەماڵ ئەمانە باشیان نییە کاکە ئەمانە کۆمەڵێکن کۆیلن کۆمەڵێکن بۆمانەوەی پیاوەکانیان ئاوا خەڵک ئەکوژن و بۆمانەوەی خۆیان